دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان پێویستی بە کۆدەنگی هەیە. ئەمەوتەی مامۆستایانی زانکۆ و چاودێرانە کە ئەمری واقعی کوردستانە. هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشە و دابینکردنی موچەی فەرمانبەران دەرچەیەکە بۆ چارەسەرکردنی قەیرانی موچە لە هەرێمی کوردستان. ئەم میلەتە ئەمڕۆ لە قۆناغێکی مەترسیداری سیاسیدایە پێی ئەوترێ قۆناغی ڕزگاری نیشتیمانی. لەم قۆناغەیە هەموو پێکەوەین لە ناو کەشتیەکە. غەرقبوونی ئەو کەشتیە هیچ لایەنێکی سیاسی بە تەنیا غەرق نابێ، هەمومان غەرقەبین. ڕزگاربوونیشی تەنها لایەنێکی سیاسی یا دوو لایەنی سیاسی یانسیان ڕزگاری نابێ، هەموو میلەتەکە ڕزگاری ئەبێ. بەڕاستی زۆر گرنگە لەگەڵ داواکردنی مافە ئاگامان لە خاک و لە ئاو لە دام و دەستگاکانی ئەم دەوڵەتە بێ، ئەم هەرێمە بێ. خۆپیشاندان مافێکی سەرەتایی خەڵکە و خەڵک بۆی هەیە خۆپیشاندان بکات و یاسا ڕێگەی پێداوە، بەڵام خۆپیشاندان ناکرێت ئاقارەکەی بگۆڕێ بەرەو ئەوەی کە تونند و تیژی و ئاسایشی وڵاتمان تێکچێ، بەڵکو ئەبێ خەڵک بە شێوەیەکی ڕێکوپێک داوای ماف و شایستە دارایەکانیان بکەن لە حکومەت. لە هەمان کاتا حکوومەتی هەرێمیش و دەسەڵاتدارانی سیاسی لە هەرێمی کوردستان گرنگە بایەق بە داواکاریەکانی خەڵک بین. دیارە دوو لایەنە، لە لایەنێکی ئەوەیە کە خەڵک داوای ماف و شایستە دارایی و هەروەها بژێوی خۆی ئەکا کە ئەمە مافێکی سەرەتایە. لە بەرامبەر ئێمە ئاسایش و سەقامگیری و ئارامی ئەمە زۆر گرنگە لە وڵاتەکەمانە. ئێمە هەمومان لە یەک کەشتیین، کەسێکی حزبی یاخود کارمەندێکی سەر بە وەزارەتی ناوخۆ لەگەڵ هاوڵاتیە هەمومان تەواوکەری یەکترین. بەوتەی مامۆستایانی زانکۆ خۆپیشاندان مافی هەموو تاکێکە، بەڵام ویست و دەربڕینەکان دەبێت بە جۆرێک بن لە بنەهۆی پشێوی زیاتر و تێکدانی ئاسایش و ئارامی. شێتی نیشتیمانی کوردستان بڕوای تەواومان هەیە بەوەی کە داواکردنی مافی خەڵک حەقێکی سروشتی خۆیانە و دەبێ بە هەموو لایەک پشتیوانی خەڵک بین و داکۆچی لە مافی خەڵک بکەین. کەسمان اختلافمان لەسەر ئەوە نییە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی مێژووی سیاسی خۆی سەرسەختترین داکۆچی کار بووە لە مافی خەڵک، لە مافی اقتصادی خەڵک، لە مافی سیاسی خەڵک. ڕۆژگارێک شۆڕەشی کردووە دژی ستەمکاری، ڕۆژگارێک شۆڕەشی کردووە دژی زەوتکردنی سەربەستی و ئازادی خەڵک. چجای ئێستا چۆن هەڵنایەتێ لەسەر مافی سیاسی و مافی اقتصادی و مافی ئیداری. بۆیە گرنگە بە هەموو لایەکمانەوە لەگەڵ ئەوەی پشتیوانێکی سەرسەختین، لەگەڵ ئەوەی داکۆچی کارێکی سەرسەختی خەڵکین، لەگەڵ ئەوەشا ئاگامان لە نیشتیمانەکەمان بێ. لەم وەزعەیە ئێمە وەکو خەڵکی کوردستان لە قەیرانی داراییان و هەروەها تەنانەت لە قەیرانی سیاسیشیان تا وەکو ئێستا ئێمە نەمانتوانیوە نێوماڵی خۆمان ڕێخینەوە. لەوەیە دەستی دەرەکیش هەبێ بۆ ئەوەی کە ئەم یەکریزی و تەبای و پرۆسە سیاسی هەرێمی کوردستان تێکدات. من ڕووی دەمم لە حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی سیاسیەکەم کە بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی تەندروست مامەڵە لەگەڵ خەڵک بکەن و لە هەمان کاتیشا خەڵکیش ئەبێ بزانن چۆن داوای مافەکانی خۆیانەکەن. هەوڵەکان بە ئاراستی چارەسەرکردنی کێشەکانی ئێستای هەرێمی کوردستان بۆ چارەسەری قەیرانی موچەی موچەخۆرانی بەردەوامە، ئەمەش لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.